ئامادەبوانی خۆشەویست خوشک و برایان میوانە قەدرگرانەکان ئاهەنگەکەمان دەست پێ دەکەین بە سرودی ڕەقیب وەستان لەسەر گیانی پاچ شەهیدانی کورد و کوردستان و سەروەری هەمویان بارزانی نەمرو و ئیدریسی هەمیشە لە یاد فەرموون وەستان لەسەر گیانی پاچ شەهیدان زمان ناشکه و دانای زمان کس نده کردم مرن کس نده کردم مرن کرد جند بن غینا کبی آلا کردان جند بن غینا کبی آلا کردان هم خوردن رنگ سورو شورشم سیر بکه خویناتیام مدار جان سیر بکه خویناتیام مدار جان کس نده کردم مرن کس نده کردم مرن کرد جند بن غنا gibi ağla buradan جند بن غنا gibi ağla buradan Midyavu ke yüzrevin din iman u ayman her neştiman din iman u ayman kurdu Kurdistan kasnedi kurdum mırın kasnedi kurdum mırın kurdu jindirin jindimi qenha kebi ağla buradan jindimi qenha kebi ağla buradan سربي وبشران طابق النقشم بكي تاجي جيان طابق النقشم بكي تاجي جيان كسنا دي كردم مرن كسنا دي كردم مرن كرد جندبن جندبن غينا تبي ağla buradan میشو فێری کردم ئەگەر دەستێک بیەوێت سوسکە کەوەکەم سەر ببڕێت کارمازەکەمم بفرێنێت کانیا ئاوەکەم وشک بکات مێژوو فێری کردم ئەگەر دەستێک بێتەوێت ڕێبازم هەتێک بکات حەیرانەکەم هەتیو بکات شعرەکەم لێ شەهید بکات نەک تەنها من شاخ و لوتکە دەریا و شەپۆل بەفر و کرێوە هەڕۆ لەسمە چای چیا و سەنگەر هەر هەموویان جارێکی تر دەی دەبەنەوە پێشمەرگە کوردستانم پێشمەرگەی تۆم پێشمەرگەم ئێسەش کاک ئازاد دووسکی لەگەڵ ئێوەم فەرموو کاک ئازاد بنابێ خودێن مەزون و دلۆڤان زۆر بەڕێز سەعەد غەفوری بەرپرسێ نەقی شەشێ پارتی دیموقراتی کوردستان لە ئەوروپا ئامادەبوون هێژە هەواڵ و ئەندام و لانگرن پارتی دیموقراتی کوردستان بنابێ لەژنا ناوچە پارتی لە وڵاتی نەمسا سەربنەقی شەشێ پارتی دیموقراتی کوردستان بە بەخێر هاتنەکە گەرم لە هەوێن هێژە و خۆشتەوی دکەین و هینن بەڕێز ji bo du bîraveniyên gelekên giring li vêrê amade bûne. Partî Demokratîk Kurdistan em li vêrê kom vekirîne. Ji bo safkirina her du bîraveniyên yada damezrandina parta me Partî Demokratîk Kurdistan 16 tebafê. Ku dibîte 79 saliya damezrandina vê partê. 79 salên pirî xebar. 79 salên pirî xizmet. 79 salên xweneca mandinê li hevên berêz pîroz bin. Herdîsan di heman kat û dem de Partî Demokratîk Kurdistan em li vêrê kom vekirîne ji bo safkirina 64 saliya da şoreşa Eylûla mezin. Şoreşa Eylûlê li sala 1961 bi îrada gelê Kurd û Partiya Pêşxew Partî Demokratîk Kurdistan berêberatiya Bavê Neteweyî barzaniyê emir mezintirîn şoreşa niştimanî û neteweyî di dîroka Kurdistanê da berpa bû. Helbet
برپابونا في شورشه جاگره وان ظلم و نخوشیان بون اوی پروژه مملکی عراقی و حتی بشتی روخانوی لچارده تموز سال 1958 این این سر ملت کرد شورش ایلول بدسپیکا خوینا خکانی و خباتا گلمت هدر جمارتن و ده اوی شورشه دا همین تو اولین کردستان دا تجیان هم بیز کرنو برگری جمافو هبونا وان کرد هبدا جه انجام سیاستا راست و درسیا بازانی نمرو بلند کرنا دروشمه یان کردستان یان امان هر کردکی به هر پارچه که کردستان اف شورش خواستانه دویدمیدا پیشمرگین چرنگ بسطان داستان قهرمانانه لتجی لشکر رژیم عراق تومار کرنو ده انجام دا حکومت عراق ویدمی نچار بو پنای بمده بر دانستاندنان دیگر سرکرداتیا شورشه دبی شورشه دا هیجایان مزنترین دستکرد سیاسی و دستبهاتی اوجی رکفتنا ما 11 آذار سال 1907 بو کوته دا حکومت عراقی بفرمی دام بدان بمافی اوتونومی بخلق کردستان درکر بگمان شورش 26 فلانه و سرهردان سال 1991 درجه بدان و تمام کردن شورش مزنا ایلول بینه و اقدس کفت نکه خودنا آزادی کردستان داد بینیم پارلمان حکومت سیستمی دموکراسی ورایش و در انجام اوی شورش بینه لدماهیجی بعد کفتا به سالیاده هزار صلوات گهین پیشمرگین قهرمان پیشورزی و بی خاصین جو خدای مزن شیک دوی جو تندرستی کباش بده توان هزار صلاو لسر گیان پاکا دوایا شهیدن کرد کردستان بن سرکه شروع سروری وانا بارزانی نمرو ادریسی حد صاحبن برزان این همی بخیر بین سرسران و سرچاوان بری از داوی جی به آخفتنت خوبینم بری از داوی با آخفتنت خوبینم دبیج مهوا همیان هو ورن سرکبن از شیط سرکیریمه هبونم ملتم باورم بارزانیمه مريدم عقيدم أزم مرخاز الشريمة دستيت دريج دي برم أبا خنجرة منا سنجتا دي هنجنم آبا برنويا رقم هفضا منا ستارة وبرجان دي بجمع هوا هميان آبا دبي سنجي منا بوبارزاني Safe. Fast. زور سپاس بارزان ودر فتي بدنا من از بناوی خو و بناوی هوای هجا داخاز جزور برایز کاک سرحد غفوری بر پرس لقی شش پارتی دموکراتی کردستان لأوروپا بفرموتن گوتارک پیشکش بکتن بناوی خواهی گوره و مهربان همو لایکتان بخیر بین سرسور و سرچاو او کاتتان باش حوالان خوشکو برایانی بەڕێز ئەمڕۆ یادی 79 ساڵەی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و یادی 64 ساڵەی شۆڕشی مەزنی ئەیلول دەکەینەوە هەردووک پابەندن بە یەکەوە و شۆڕشی گوڵانیش درێژە پێدەری شۆڕشی مەزنی ئەیلولە کە تا ئەمڕۆژ بەردەوامی هەیە لێرەوە لە هەندەران بەناوی لقی شەشی پارتیمان و سەرجەم کادیر و ئەندام و لایەنگرانی و دۆستان و ئامادەبانی عەزیزەوە پیرۆزبایی لە جەنابی سەرۆک بارزانی و سەرکردایەتی پارتیمان و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانی دیفاعکەری خاکی کوردستان دەکەین بەڕێزان لێرە ناتوانم ئەو مێژوە دوور و درێژە ئەو مێژوە دوور و درێژە پڕسەروەریەی خەبات و تێکۆشان
لە پێناو خاک و وڵات باز بکەم. تەنها چەند سەردێرێکی پر سەروەری لەو مێژووە بۆ ئێوەی بەڕێز دەوروژێنم. پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی 1946دا کاتێک تاریکی و ستەم و ڕۆژگاری پردە سەرسەری باڵی بەسەر قۆناغەکەدا کێشا بوو، لە وەرچەرخانێکی مێژوویدا بە سەرۆکایەتی باوکی ڕوحی نەتەوەی کورد مستەفا بارزانی نەمرد دامەزرا تا ببێتە کانگای ئومێد و هیوای نەتەوەیە. پارتی دیموکراتی کوردستان لە 11 ئەیلولی 1961دا شۆڕشی مەزنی ئەیلولی دەست پێ کرد و بووە سەرکێشی خەباتی نەبساوە لە بێناو ئازادی گەڵ و خاک و نیشتمان. لەو ساوە تا ئێستا لە سەنگەری پێشەوەی قوربانیداندایە. بۆیە بۆتە ناسنامەی کوردایەتی و قۆناغ لە دوای قۆناغ بە پێی هەڵ و مەرج و دەرفەتەکانی دەستکەوتگەلێکی فرەلایەنە بۆ گەلی کوردستان بەدەست هێناوە کە ئەمڕۆ هەمومان شانازی پێوە دەکەین. پارتیمان پشت ئەستورە بە ڕێباز و دنیابینی بارزانی نەمرو بە سوودوەرگرتن لە کەلەپوری دێرینی شۆڕشگەڕانەی گەلەکەمان. پارتی چوارچێوەیەکی ئینسانی و سەردەمیانەی بۆ کوردایەتی داڕشت و ئاوێتەی کرد بە بەها بەرزەکانی و پێشکەوتن خوازیەکانی مرۆڤایەتی. لەسەر بنەمای هێڵە گشتیەکانی بزاوی ڕزگاری خوازی کورد ڕابەرایەتی شۆڕشی مەزنی ئەیلولی کرد کە دەستپێکی مەزن بوو بۆ بەدەستهێنانی مافەکان و داکۆچیکردن لەو مافەڕەوایانە کە تا ئەمڕۆ پێشەنگە. ئامادەبوانی خۆشەویست، ئێستا ئەم یادە دەکەینەوە بەرهەمەکانی شۆڕش گەشەی زیاتری کردووە. پێگەی کورد لە سیاسەتی ناوچەکە و جیهاندا گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینیوە. بە جۆرێک کورد بۆتە کارکتەرێکی سەرەکی سیاسەت لە سەقامگیری ناوچەکە و بۆتە یاریکەرێکی سەرەکی داڕشتنی سیاسەتەکانی ناوچەکە لە سایەی سەرۆکی نەتەوەی کورد هێژا کاک مەسعود بارزانی و سیاسەتی حەکیمانەی لە پێناوی کورد و کوردستاندا. هەواڵانی بەڕێز، پارتی دەوری سەرەکی دەبینێت لە حکوومەت و پەرلەمانی هەرێمدا دابینکردنی ئاوی شارەکان و پرۆژەی ڕووناکی لە هەرێمدا لەلایەن سەرۆکی حکوومەتەوە سەلماندی کە حکوومەتی هەرێم هەمیشە لە کار و خزمەتگوزاریەکانی بەردەوامە بۆ دابینکردنی هەموو خزمەتگوزاریەک بۆ هاوڵاتیانی کوردستان و بە ئەرکی خۆی دەزانێت. برایانی بەڕێز، کردنەوەی ڕێڕەوی پێشمەرگە لە پاریسی پایتەختی فەڕەنسا لەلایەن سەرۆک و مەرجەعی نەتەوەی کورد هێژا مەسعود بارزانی دەستکەوتێکی تری پارتی و ئەو شۆڕشەیە. پێشمەرگە لە جیاتی هەموو جیهان شەڕی ترۆریستانی داعشی کرد. هیوادارین لە وڵاتەکانی تریش ئەو ڕێزە لە پێشمەرگە بگیرێت. لە یادی نەکەن ئەو دەستکەوتێکی مەزنە و لە مێژوودا دەمێنێتەوە. ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی خۆشەویست، ئێمە لە هەندەران دەبێت بە هەستکردن بە مەسئولیەت بەرامبەر بە نەتەوەکەمان کار بکەین و ڕێز لە یاسا و دەستوری ئەو وڵاتانە بگرین کە لێی دەژین. بەو ڕێزگرتنە دەتوانین خزمەتێکی گەورە بە خۆمان و بەگەلەکەمان بکەین و دەبێت کەلتور و زمان و پەروەردەی منداڵەکانمان لە پێش هەموو شتێکەوە بێت. لە کۆتاییدا سەری ڕێز و نەواژش بۆ گیانی شەهیدانی بزاوی ڕزگاری خوازی کورد و خانەوادە سەربەرزەکانیان
دادەنێوێنین. سڵاو و درود بۆ گیانی پاکی سەرکردەی بزاوی ڕزگاری خوازی کوردستان بارزانی نەمر و کاکە ئیدریسی هەمیشە لە یاد دەنێرین. پەیمان دووپات دەکەینەوە کە ئێمە پێشمەرگەی بە ئەمەکی ئەو ڕێبازە پیرۆزە بین تا کوردستان دەگاتە هەموو ئامانجەکان لە سەروەری و ئازادی و سەرفرازی. لێرەوە بە ناوی لقی شەش سوپاسی ئامادەکاری دەستەی ئەم ئاهەنگە دەبم و سوپاسیان دەکەم کە ئەم دوو یادەیان کردەوە. من بۆیە زۆر وتارەکەم زۆر بە کوردی پێشکەش کرد بۆ ئەوەی ئێوە بتوانن ئاهەنگی خۆتان بکەن پێکەوە هەمومان ئەو یادە پیرۆزکەین. زۆر سوپاسە. بە ئێوە سەر بڵندە کورت هەتا ماوا بیزانێ مەحالە بینینی دووبارە وەکو سەر بەرزی بارزانی لە مێژوودا دیارن ئێوە مەرد و نەبەردی کوردن گەلێ بێشەرمە ئەو کوردەی کە قەدری ئێوە نەزانێ. ئامادەبوانی بەڕێز ئێستاش وتاری ناوچەی بەڕێز لەلایەن کاکتەها مەولود دەخوێنرێتەوە. بفەرمێ. بەڕێزان ئامادەبوانی بەڕێز بە خێراتنێکی گەرمتانەکەم بە ناوی دەستەی ناوچەی نەمساوە. بەداوی دەستەی نەمساوە پارتی دیموکراتی کوردستان بەیانێکمان بۆ بەڕێستان هەیە. پارتی دیموکراتی کوردستان 79 ساڵ لەمەوبەر لە 16 ئابی ساڵی 1946 کاتێک تاریکایی ستەم و ڕۆژگاری پردەسەری باڵی بەسەر ئەو قۆناغەدا کێشا بوو لە وەرچەرخانێکی مێژووییدا دامەزرا تا ببێتە کانگەی ئومێد و هیوای نەتەوەیەک. هەروەها پارتی وەک پێویستیەکی دیرۆکی کە گزارش لە خواست و ویستی ئازادی خوازانی گەلێک دەکات بەیانی بوون و هەبوونی خۆی دا بۆ ئەوەی نەتەوەی کورد پێگەی پیشایستەی خۆی بەدەست بێنێتەوە. هەر بۆیە قۆڵی خەباتی لێ هەڵماڵی و بووە دەنجی جوڵالی ڕەتکردنەوەی چەوساندنەوەی بندەستی. پارتی دیموکراتی کوردستان سەرکێشی خەباتێکی نەپساوەی لە پێناو ئازادی گەل و خاک و نیشتیمان لە ئەستۆگرت لەو ساوە تا ئێستا لە سەنگەری پێشەوەی قوربانی داهێنا بۆتە ناسنامەی کوردایەتی و قۆناغ لە دوای قۆناغ بە پێی هەل و مەرج و دەرفەتەکان دەستکەوت گەلێکی فرەلایەنی بۆ گەلی کوردستان بەدەستهێناوە کە ئەم ڕۆژاناسییان پێوە دەکەین. پارتی پشت ئەسوورە بە ڕێبازی نیابینینی بارزانی نەمر بە سوودوەرگرتن لە کەلەپور و دێرینی شۆڕژگێڕانەی گەلەکەمان چوارچێوەیەکی ئینسانی و سەردەمیانەی بۆ کوردایەتی داڕشت و ئاوێتەی کرد بە بەها بەرزەکان و پرینسیپە ئازادی خواز و پێشکەوت و خوازەکانی مرۆڤایەتی. لەسەر ئەو نەمایە هێڵە گشتیەکانی بزافی ڕزگاری خوازی کوردی داڕشت و ڕابەرایەتی شۆڕشی ئەیلولی کرد کە دەستپێکی مەزن بوو بۆ بەدەستهێنانی مافەکانمان و بۆ داکۆکیکردن لە مافەڕەواکانیان. هاوڵاتانی ئازیز، هەواڵایەن جەماوەرانی هێژای پارتی، خەباتی نەپساوی چەکداری و سیاسی دیپلۆماسی میدیا و پارتیمان لە قۆناغە جیاجیەکانی تێکۆشاندا هەروەها لە شۆڕشەکانی ئەیلولی مەزن و گوڵان و ڕاپەڕینی ئازاری 1991دا ئەو دەستکەوتانەی لەو کاروانە نەپساوەی پڕ سەروەریەدا بەدی هاتوون لەوانە ڕێکەوتنامەی 11 ئازار چەسپاندنی سیستەمی فیدراڵی لە عێراقدا گەواهیدەری ئەوەن کە پارتی هێزێکی ڕێخستنێکی پێشەنگ و پشتەسوور بووە بە جەماوەر و تێکڕای چین و توێژەکانی پێکهاتە فرەنەتەوەی و ئاینیە
جیاجیەکانی کوردستان هەروەها بە گیانی کوردایەتی و کوردستانی و کولتور و دیالۆگ و برایەتی و پێکەوە ژیان لەسەر ئاستی ناوخۆ پارچەکانی دیکەی کوردستان کاری کردووە بۆ بەدیهێنانی ئامانجە نەتەوەی نیشتیمانیەکان و سەرسەختی دۆزە ڕەواکەمان دابینکردنی مافەکانمان ئەمڕۆ کە یادی شکۆداری شانزەی ئابە پارتی ئەو هەموو پیلان و گەلە کۆمەچیی لێکرا وەک پێشڕەوی کوردایەتی کۆڵی نەدا وەک هەمیشە شۆڕسواری مەیدانە و هەڵوێستە سیاسی و نەگۆڕەکانی خۆڕاگری و مەردانەی لە خاک و مافی گەلی کوردستان هێندەی دیکە پێگەی لەسەر هەموو ئاسەکانی بەهێزتر کردووە بەرنامە نیشتیمانسازی و ئازادی خوازیەکەشی جێی ئومێدی جەماوەرە پتەوی ریزەکانی نێوخۆشی وای کردووە بە ئەندازەی ئەو پڕکێشەیە سەخت و دژوارانە بێت لەم یادەمەزنە مێژوویەدا ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان وەک هەمیشە جەخت لەسەر بناماسەرەکی و نەگۆڕەکان دەکەینەوە جەخت لەسەر لە ڕوانگەی ڕاستەقینەی نەتەوەیی و نیشتیمانیەکەمان دەکەینەوە بە جۆرێک بە هەموو لایەکمان لەسەر پستە استراتیژیەکانی کوردستان لە داکۆیکردن لە مافەڕەوە ڕەوا و دەستوریەکانمان لە خاکەکەمان لە دەستکەوت و قەوارە نیشتیمانیەکەمان و لە پاراستنی دام و دەستگا شەرعیەکانی کوردستان سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی پەرلەمانی کوردستان یەکریزی و ئاڕاستە و هاوگوتار بین و هەموو هەولێکی ڕژد و دڵسۆزانە بدەین لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و سەرنەخستنی هەموو ئەو پیلانە دزێ و هەوڵە نەزۆکانەی مەبەستیانە ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان بشێوێن لەم یادە پڕشکۆیەدا هەم دیسان بەڵێن و پەیمان بۆ گەلی کوردستان و سەرۆک مەسعود بارزانی دووپات دەکەینەوە کە هەمیشە لەسەر هەمان ڕێبازی نەگۆڕ و ڕەسەن و ڕاستەقینەی کوردایەتی و نەتەوەی نیشتیمانیمان بەردەوام بین بۆ پاراستنی قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان و دەستکەوتەکانمان لەم یادە پیرۆزەدا سڵاو و درود بۆ دامەزێنەری ڕابەر و داڕێژەری ڕێبازی کوردایەتی مستەفا بارزانی نەمر و کاکە ئیدریسی هەمیشەلەیار و سەرجەم شەهیدانی ڕێگەی سەروەری و ئازادی و ڕزگاری کوردستان لە یادی شانزەی ئابدا بەڵێن بۆ ژیانی پاچی شەهیدان نوێ دەکەینەوە کە درێژەدەری ڕێبازەکەیان بین کە ڕێبازی کوردایەتی نیشتیمان پەروەری و بۆ پاراستنی ئەو ئەزمون و دەستکەوتانەی بەرهەمی خوێنی بە نرخی ئەوانە درود بۆ ژیانی پاچی شەهیدان و سڵاو و ڕێز بۆ خانەوادە و کەسوکاری سەربەرزیان دەنێرین سڵاو بۆ یادی ئەو تێکۆشەرانەی سەر قافڵەی گەشاوەی ژیلەمۆی شۆڕش بوون لەم یادە نیشتیمانیەدا سڵاو بۆ جەم پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزاکانی کوردستان کە بەشێکی گرنگ و دانەپڕاوی گەلەکەمانن دەنێرین سڵاوی گەرم بۆ قوتابیان لاوان ئافرەتان و سەرجەم سەندیکاکان و ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکان لەم بۆنە مێژوێدا سوپاس و پێزانین ئاڕاستەی هەواڵانەمان و کادیران و ئەندام و لایەنگر و دۆستانمان دەکەین ڕۆڵیان بەرز دەنرخێنین لە داکۆچکردن لە پارتە ڕەسەنەکەیان سووربوونیان لەسەر بەدیهێنانی ئەم پەیام و پەیمانانەی داویانە گەرمترین پیرۆزبایی لە ئەندامان و لایەنگر و دۆستان و جەماوەری پارتیمان و سەرجەم خەڵکی خۆڕاگر و سەربەرزی کوردستان دەکەین بە تایبەتیش یەک بەهێشتی پێشمەرگە قەرەماکانمان و دەستگا ئەمنیەکان کە لە سایی هێز و باز و ژۆامێری و ئەوانەدا کوردستان پارێزرا و سەربەرز و ئارامە سەرکەوتن هەر بۆ خەباتی ڕەوای گەلەکەمانە بەرز و شکاوە بێت ئاڵای کوردستان
زۆر زۆر سوپاسان دەکەم هەر بژین زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزان ئێستاش لە کاک ئازاد نەجار داوات دەکەم کە بێت بسەر پێیجەکەم زۆر سپاس. عزیزان پیرۆز بێ یادی 79 ساڵیادی پارتی دیموکراتی کوردستان 64هەمین مەشخەڵی شۆڕشی ئەیلولی مەزن. من پارتی دیموکراتی کوردستانم لە چەپەردا من ڕەهێڵە و من زریانم لە چەپەردا من ڕەهێڵە و من زریانم لە ئاشتیدا دەریایەکی ئارامم لە ئامێزی هیوادا لەدایک بووم لە ئامێزی هیوادا لەدایک بووم دوا بێخم لە تابوتی ناومێدیدا مانگە شەوی ڕێی کاروانی سەرفرازیم من پارتی دیموکراتی کوردستانم ئاوازی سرودی ئەی ڕەقیبم ئاوازی سرودی ئەی ڕەقیبم تەنها بۆ بەرزی ئاڵام ژەنن یەکەم چەخماخەی سەرتاسەری نیشتیمانم یەکەم چەخماخەی سەرتاسەری نیشتیمانم من سەرنگەری بەرخودانی ئەیلولم دار بەڕۆپیرەکەی نیشتیمانم من پارتی دیموکراتی کوردستانم ڕۆمانی شۆڕشێکی نەپساوم ڕۆمانی شۆڕشێکی نەپساوم دێر بە دێرم لێوان لێوە لەسەرکەوتن برنەوەکەی هەندرێنم برنەوەکەی هەندرێنم وانەی خۆنەچەمان بەنەوەی نوێ ئەڵێمەوە من و سەنگەر مەموزینی ئەحمەدی خانین لە ئامێزی یەکتریدا ئەتوێینەوە من پارتی دیموکراتی کوردستانم یەکەم کیژی کوردستانم یەکەم کیژی کوردستانم کچی من بوو بێباکانە چووە بەردەمی سێدارە دیواری زیندان پەتی سێدارە قامچی جەلادەکان دۆش داماون هەرچی ئەکەن نام چەمێنن من پارتی دیموکراتی کوردستانم ئاڵاکەی دەستی قازیم لە چاومدا هەڵکرد بوو ئاڵاکەی دەستی قازیم لە چاومدا هەڵکرد بوو تا گەیاندمە دەستی قەڵا و منارە من قوتابخانەکەی من لە قوتابخانەکەی مندا دوو دانە دوو لە قوتابخانەکەی مندا ناکاتە چوار ئەکاتە یەک من پارتی دیموکراتی کوردستانم من پارتی دیموکراتی کوردستانم کوردستان و ئێزیدی چزار لێک نایەنە جوداکردن ئەم ئێزیدینە سەرناوی سوڵتان ئێزیدینە بە ئۆڵ و ئەرچی خۆڕازینە جوابێ بدەنە کوردستانی بەڵا قائیمکەن ئیمانێ شەرەفەدین میرە لە دیوانێ ئێستاش بڕینی کێک لەلایەن کاک سەرهەد غەفووری بەرپرسی لە قشش فەرموو
دبون برز هر دمک پارتی دموکراتی کردستان هزر دهند دا کریه ریز و پیزانین خو آرستی مالباتن سربرزن شهیدا بکن پیشمرگن دیرین بکن گنج و لاو خورتن کردا بکتن هر دم لجر وی آلای کردستان و لجر چتر آلای پارتی دموکراتی کردستان همی اولو نتوه به فرق و جدایی تعدادجین لو راجی نها مبیر الهند کریه پارتی دموکراتی کردستان بیر الهند کریه که هندک جکسن دلسوزن و ربازه و ربازا کردینیه خلات بکتن بخلات رزو سپاسیه تاخازا لبورینه جوان برز دکن اگر مهندک کس داخلی ولیسته نکربن لید پارتی دموکراتی کردستان ده پروژه ده هیا هر چالاکی اکابید کسین دیتر بین خلات کرن جوانا مالباتا شهید قارمان اسلام محمد سندی لسالا 1991 لزا خوکا دلال گور خو بشکشی کردستان کریه هر دیزان مالباتا شهید وصفی بدهی لشر کانی ماسه لسالا 1987 گور خو بشکشی آخو ولاتا کردستان کریه هیوی دارین کاک سامان بفرمود جپش بنامال خلاتی ور بگیرد هیاما کردینیه به ورزشه به هنره به نویسینت گهتن پارتی دموکراتی کردستان هزر دهنده دا کریه نویسر و روشنبیر کرد یکو ام ملت کرد شانازی بدبن پروفیسور دکتر جلیل آماده بفرموتن جبو خلات رزلینانه پیشمرگه دیرین کاک حسن اورماری هیوی دارین بفرموتن جبو خلات رزلینانه Ubeydullah Abdüselam Yıkhani vergirtin peyam vergirtin peyam Wan firkirim wana mezin ve meridek jiwan remam jiwan remam هر دیسان پیشمرگه دیرین بختیار حویزی بلا بفرموتن جبو خلات رزلینانه کاک بختیار حویزی اردیسان راخاز جزور برز پیشمرگه ایلوله کاک کریم درویش دکن بفرموج بو ورگرتنا خلات ریزو سپاسین لجنا ناوچا پارتی دموکراتی کردستان لولات نمسا داخازه جپیشمرگه دیرین کاک حسین علی باوه ماموستای راهنان کادرن پارتی لشورشه زور بداخه و برایویل ویره آماده او نشیا برهف بتن جبروه که ام داخازه جکاک عباسی دکن بفرموش بو خلاطه رزلینانه بازه که بریندار دکلمه کادره که پیشکفتی پارتی دموکراتی کردستان دکلمه دایه تانو کجی بریندار پارتی دموکراتی کردستان لسر ریبازا پارتی و بارزانی پیشمرگه کاک فلاح احمد رحمان بلا بفرموتن داخاز جمال باطا عبدالقادر مالا طهماي کادر پارتی واز باورم خیزانا ویلویره برهوه خانم فوزیه بلا بفرموتن جبو ورگتنا خلات رزلینانه خوشتویه هر چار پارچن کردستانه کردک دلسوز و وفی به فرق و جدایی هر کسی که خوب پیشکش کری یا خوب محتاج کریه به دودلی دبشته کرم کن اصل خدمت آوازامه
اندام و کادرک پیشکفتی پارتا SPO کاک چپر حاجو ایک جو خوشتوین هر چار پارچین کردستان بلا بفرمود. أدا درسم كشكيري سيد رضا وعلي شيري جطارية برف روناهية جيان لخو گشکرو بشکوک جکا مالا ازدیا پارتی همی دمکه هزر دهنده دا گریه به جوازی ام همی لجر سیبرا فی آماینه لو راجی لجنا ناوچا پارتی دا خاص گریه کو نوجدار اجبیر سلیمان عمر به دا خلات کرن بخلات ریزو سپاسیه اجبیر بابیر و شهیده مامه و شهیده کادرن پیشکفتین پارتا منه پارتی دموکراتی کردستان اردیسان چالاکوان دبوار آفرتان دا سیپل محمد شریف ایک جه چالاکوانن مافی آفرتان هیویدارین بفرموتن جبو ورگرتنا خلات رزدینانه ناما کردینیه ناما کردینیه برکا هنری و ورزش ادگهت همی جهانه گنجک خوشتوی بجداری دی چندین کنفرانس نیف دولتی دا و ناف خوی دا کرینه قطابی دکتورایه درچوی ماستریه کاک بزاف بلا بفرموتن هر چالاکیه که کردستانیت کن اف کسای موجوده لهر جایی کی بتن شف بتیان روش بتن خوشتویه هر چار پارچن کردستانیه همی اوینداری دوینه سپاس بخود ناویویجی اوینداره ایک جه چالاکوانن هر پیش کفتین کردستانی داخازه جه اویندار عمری دکن بفرموتن جبور راکتنا خلاطه رزینانه وشم هر دینکانه زور بداخوه از دناوه کی بیجم خوزیا و صد خوزی که توی روژی او کجیل دفمه آماده با لسپازان مالباطاوید کن که ناویوی هر دم هلایت دل مدا رک خراوک بناویوی دانا بناوی رک خراوا سامان هزار سلاوا لسر گوره کاک سامانی دهجینی داخازه جمال باطا کاک سامانی دکن که بین بفرمون خلاطه رزینانه ورگرتن داخازه جه کاک سالمی دکن پیش بنا مالا کاک سامانی و اوی خلاطی ور بگرتن Ubeydullah Abdüselam Şıkhani vergirtin peyamber girtin peyam زور سپاسیا زور برای کاک سرحد غفوری دکن بر پرس لقی ششه پارتی دموکراتی کردستان کو تشریف اینا ایجبو پیشکش کرنا خلاطن رزینانه دردت وليم
ولیم درد بالا کی برز ولیم درد چاویلیم از ولیم درد ولیم درد ولیم درد ولیم آخ درد ولیم درد بالا کی برز ولیم درد چاویلیم از ولیم ابنا به یار خوشه لیلی یار خوشه بدینا به ببابنا به شلیره گنا شلیره تيدا كوشين بو رزقاري وما في كردي بندستو اواره تيدا كوشين بو رزقاري وما في كردي بندستو اواره دلطر لهي وام لهي سونا كم شورشي سورم داجداره دلطر لهي وام لهي سونا كم شورشي سورم داجداره ديمو 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 ديم هتا هتا اسوم لليارا ديم وديم شوكا بانغا وازي من هاوري كردي هجارة ديم وديم شوكا بانغا وازي من هاوري رولي هجارة سال بقرا دازر دامزرادنا پارتی دموکراتی کردستان هزار جاری پیروز به هاتنا و جدل خوشیامی چه کسی اجدور نیزیک زحمت کرده سرسراسر چواتن بو مالباتی و بزار و زیچیوه بل اسپاسی مزن دست خوشی کامیری چاوه شیرگو گروبا شیرگو گلک سپاس و چه کسی کدو تاب و گاوک بمر رویشه به آویدی ام سپاسی خوشوارد شینن بو مال بادي ومنتف سركفتي بن سرسر وسرشواتن بلي بحاضر بنا سمير بابي حسين قولا برزانيا سرسر وسرشوا لبر كاو بابي اريانا سرسر وسرشوا قلك بخيراتن تمامي حاضرة، 4 سردلو چوادا
باوی مزن تساق وی مال مصطفى برزاني دي دل مدى صاغوي قلي كردين برادر ام تبدا بيش مرقنا ضربا همي ام هرنا شر بيك بين الجنو مير لي دل هسن بن وقشير باري كردا قرانا لي والله فريزي وزير بابي مزير دي صوفي قلي كردي برادر سيداي مزير دي صوفي قلي كردي برادر ام تبدا بيش مرقنا دراب الحميم مهرنا شاير ام تبدا بيش مرقنا دراب الحميم مهرنا شاير على كردا هلد الجور كسكو سور زر على برزان هلد الجور چه بخوشی چه بزور بردم دجمن وک میرا عردیش خوینه بک نصور عردیش خوینه بک نصور حیواناتو جان فدایی دشت و زوزان نیتمه جان فدایی آهو دحلو آهو بستان نیتمه آلا کردای هلدن جور چه بخوشی چه بزور بردن دجمین وک میرا عردش خوینه بک نصور قالي حاضر بريز ام بدس قوفندي بكن ام دخوازن ونتف رابن مل بمل دس بدس دل بدل كاتشب كيما هر بيجي كرد كردستان هر بيجي بالوجوان كسرة نايم
بریم دارا باقی برجا بالك 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 اي ظالم فالك كوني كردستان او برجا بالك كوني شيخ سعيد او شامل بالك كوني برزاني او شيري مالك او شيري مالك هي امان امان سجارة يا امان جنبي روحك نامد امان نامد امان هي امان امان سجارة يا امان جنبي روحك نامد امان نامد امان جود شیرانه سریچیانه یک مسعود برزان یک نشیر فانه جود شیرانه سریچیانه یک مسعود برزان یک نشیر فانه هی امان امان سجاره امان چندی روحك نامدن امان نامدن امان هی امان امان سجاره امان بلکه ام پشتی آبدین چما آبدین چما عليك نعدنا يكذب وزينة والله في قردان
تكذب وزيرة إنو أمشي بكين ما يشغل كيرة إنو أمشي بكين ما يشغل كيرة ما يشغل كيرة هي أمان أمان سجارة يا من جميل وحكيم نامدن أمان نامدن أمان والله تيمة كردستانة والله تيمة كردستانة جمز كلمة كردانة هرمي ركيب صد ميرانة كرد همي بلانة والله تيمة كردستانة والله تيمة كردستانة جمز كلمة كردانة هرمي ركيب صد ميرانة كرد همي بلانة جامعات بيجي كرد كردستان سرو كمان مسعود برزان هر بيجي كردين من عاشورينا كردين من عاشورينا دوبداري ولاتينا هر مركب صد ميرينا كرد همي عارينا كردين من عاشورينا كردين من عاشورينا دوبداري ولاتينا هر مركب صد ميرينا كرد همي عارينا ولاتينا كردستانا ولاتينا كردستانا جمز كلمة كردانا هر مركب صد ميرانا كرد همي برانا اي كردستان كردستان داويدة شيرينة قلب عالم دزانين هم شردك الجبوتة دنيا عالم دزانين هم شردك الجبوتة اي كردستان كردستان داويدة شيرينة دنيا عالم دزانين هم شردك الجبوتة قلب عالم دزانين هم شردك الجبوتة هر بيجي بابي مزن هر بيجي هر بيجي خدي كوفيا جران جبو سرخة بناته نزل بويا شرينا أنا بيج من دردينين لسر شي عواردكم جبو سرخة بناته نزل بويا شرينا أنا بيج من دردينين لسر شي عواردكم أي كردستان كردستان نامي تكشي شيرينة قلب عالم بزانن هم شافك جبوته دنيا عالم بزانن شيرك راوج نفردا شيرك راوج نفردا شيرك راوج نفردا اشتي تفازن بوغلا شيرك راوج نفردا شيرك راوج نفردا اشتي تفازن بوغلا اشتي تفازن بوغلا كوري شهيدين امير مالا مصطفى برزان كوري شهيدين امير مالا مصطفى برزان يبسرقت ويبسرقت سرق برزان يبسرقت يبسرقت ويبسرقت مسعود برزان يبسرقت هلا 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 هاي هاي هر بيجي بافي كردان سرق برزان يبسرقت هر بيجي بافي كردان سرق برزان يبسرقت يبسرقت ويبسرقت مسعود برزان يبسرقت سرقت ويبسرقت بابي مزن يبسرقت هلا 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 ولا بيجي هاي هاي يبسر دشمنام سرقت سرق برزان يبسرقت يبسر دشمنام سرقت مسعود برزان يبسرقت يبسرقت ويبسرقت مسعود برزان يبسرقت يبسرقت ويبسرقت سرق برزان يبسرقت
لا قدي موانا از ما شغلی رانکی قدی موانا سرگومندی خوش کرمجی هلا هلا برزانيو هر لاوك 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 برزانيو هر لاوك 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 برزانيو هر لاوك 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 كشختيو بيجي هلا اي 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 باقلو جهاتيو برزانيو باقلو جهاتيو برزانيو هر لاوك 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 برزانيو لاوك لاوك برزانيو هاي لاوك 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 برزانيو هاي لاوك 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 كشختشيو هاي هاي دلسری جمدان برزانیو دلسری جمدان برزانیو آقا و کشخچیو برزانیو آقا و کشخچیو برزانیو هر لاوک 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 برزانیو هر لاوک 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 برزانیو قربان شمای گوونده گوونده خواب بگیرن ترسکه هلا هلا آهو مالا برزان دنیا غجان مالا برزان وای دنیا غجان دیجمیل بزان بجی بجی مالا برزان مالا برزان دنیا غجان دیجمیل بزان بجی بجی مالا برزان هلا هلا چاوه ما مسازه دلا دل دخواره بجی فرمانده مسرور فرمانده روان فرمانده مسرور فرمانده روان فرمانده سیروان فرمانده برزای فرمانده سیروان فرمانده برزای مالا برزان آی دنیا غجان وای مالا برزای دنیا غجان دیجمیل بزان بجی بجی مالا برزای دیجمیل بزان بجی بجی مالا برزای
بابی مزین برزانی شورش کردم جینان بابی مزین برزانی شورش کردم جیانی جامی دواکید خلال کردستان آمد جیانی جامی دواکید خلال کردستان آمد جیانی بکن بکن گازی بکن بکن شانی بجی بجی کردستان بجی بجی کردستان هر سامتی مسعود برزانی هر بجی هزا برزان هلمندم هلمندانه و زری مشیان جونه و آبه جرشش زندانه و تابم هلمندم هلمندانه و زری مشیان جونه و آبه جرشش زندانه و تابم شهر زور قلبي له يا شواي
تصویر چاپ گروه شرگو زوزار دبی مزگل نادم عزیزن دو بندابادم زوزار دبی مزگل نادم عزیزن دو بندابادم Gili gelirse eradım azad edip şurşamını Rengi bir delali Bilbil sen tedinali
كوبان